وەزارەتی پەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان لە مانگی کانونی دووەمی ساڵی 2014ەوە بڕیاری دەرکردووە کە ماوەی خزمەتی سەرجەم بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و بەڕێوەبەری پەیمانگەکان بە 4 ساڵ دیاری بکرێتەوە لا دوای ئەو 4 ساڵەوە دەبێت بگۆدرێت بەڵام بۆ ماوەی ساڵێک دەبێت ئەو بڕیارە لەلایەن وەزیری پەروەردەوە ڕاگیراوە. گۆڕانکاری ڕاستە و خۆ یاخود با بڵین جەوهەری لەوەی ڕوونێداوە ئللا ئەوە نەبی پێش نزیکەی 2 ساڵ پێش ئێستا بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکان شوێنگۆڕکەیان پێکرا نەک بڵێن بیان گۆڕدرێن یاخود بە شێوەیەکی عەلەنی ئەوە بێت ئەوەی ئێمە مەبەستمانە مەرج نییە هەموو شتەکان وەک ئەوە بێکەوە ئەوەی ئێمە دەمانێت بەڵام دەکرێت کادیری زیندوو سەرکەوتوو لە ناو پرۆسەکانی ناوەندەکانی خوێندن ڕابکێشرێن لە بۆ پلە وەزیفەکان. هاوکات ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لەسەر ئەو پرسە یاداشتێکی ئاراستەی وەزیری پەروەردە کردووە بەڵام تا ئێستا وەڵامی نەدراوەتەوە. کۆمەڵێک بڕگە و مادە بڕیارێنە سەر درراوە یەکێک لەوانە کە بڕگەی ژمارە 15 تەکیل لەوە دەکاتەوە کە بۆ لەمە دووە دانانی بەڕێوەبەری پەروەردەکان لە قەزاکانە و بەڕێوەبەری پەیمانگەکان لە شارەکانە بە پێی سیڤ دەبێت و هەروەها بۆ ماوەی 4 ساڵ دەبێت ئەو کەسانە لە شوێنی خۆیان نەبن و دواتر ئاڵوگۆڕان پێ بکرێت. ئێمە بۆ ئەمە بەستە لە یەکی سێوە بەڕاستی پرسیارم ئاراسی وەزارەتی پەروەردە و وەزیری پەروەردە کردووە. لە بڕیارەکەی وەزارەتی پەروەردەدا هاتووە کە هەر بەڕێوەبەرێک تەنها یەک جاربووی هەیە خۆی کاندید بکاتەوە دەبێت ئەو مامۆستایە خۆی کاندید دەکات لە ڕێگەی سیڤیەوە بێت و سیڤەکەش بۆ وەزارەتی پەروەردە بنێدێت وتەبێژی وەزارەتی پەروەردەش ڕەتی دەکاتەوە بڕیارەکە ڕاگیرا بێت. دەنگۆیی کە هەیە هیچ ئەسڵ و ساسێکی نییە و هەنگاوەکانی وەزارەتی پەروەردە بە تەدریجی دەکرێت واتە هەنگاو بە هەنگاوە نەک لە مەودایەکی زۆر کورتدا کۆمەڵێک بڕیارات و کۆمەڵێک شتەیە لە ناکاو گۆڕانکاری بەسەردا بێت. اینجا ئەو گۆڕانکاریانە چ لە سیستەمی کارگەڕی ئیداری بێ یاخود لە سیستەمی بواری ئەکادیمی زانستی پەروەردەیەکەش بێت. لە بڕیارەکەدا ئاماژەش بەوە کراوە ئەو بەڕێوەبەرانەی لە ئێستادا 4 ساڵ خزمەتیان تێپەڕاندووە پێویستە ئاسانگاندنیان بۆ بکرێت و بەو پێوەرە مافی دووبارە کاندیدکردنەوەیان دەبێت. هاوکات بەشێک لە مامۆستایان و بەڕێوەبەرەکان دەڵێن ڕاگررتنی ئەو بڕیارە پەیوەندی بە وەزیری نوێی پەروەردەوە هەیە و دەبێت بڕیارەکە کاری پێ بکرێت. هێرش قادریان ئارتی هەولێر.